أجن الروي بابا جنت البرقا في كسير لما لا يعني وقت ينلب وقتي أينا أجل دور رمضان أينا أجل دور رمضان زد يشتاق ريكي مسألة
خود برجنا صلوات بخورم لسر مصطفى خود برجنا صلوات بخورم لسر مصطفى هم لسر آلو يا رامي هم لسر أمتي بوافا هم لسر آلو يا رامي هم لسر أمتي بوافا هم لسر آلو يا راني هم لسر أمتي بوافا هم لسر آلو يا راني لسر أمتي بوافا كرم ركع لنامي خادماني خاون وافا باكرم ركع لنامي شافعا لما مترافا خلد برجنا صلاوة باخرم لسار مصطفى خلد برجنا صلاوة باخرم لسار مصطفى هم لسر زۆر سپاس مەمنون بۆ بەڕێزت سپاس بۆ هاوڕێیانی ژەنیار بە هەماشەوە کە بۆ خۆتان گوێتان لێبوو لەم بەشەیە لە بەرنامەکەمان میواندارێتی بەڕێز مامۆستا شیروان قادر سەرۆکی کۆمەڵی قورئان خوێنانمان کردووە کە بە دەنگە عیرفانیەکەی بەڕێزیان ئەمڕۆ ئەمانەوێت بەرنامەکەمان لە کەشێکی عیرفانی و معنەویە بەڕێ بکەین و بێگومان ئەزانن لە ئێستا بە خۆشحاڵیەوە سروودە ئاینیەکان مناجاتەکان لەنێو خەڵکە زۆر گوێگری هەیە هەر بۆیە بەڕێزیان ئەمڕۆ لە لای ئێمان هەم گفتگویەکەکەین تا ڕادێک لەسەر مۆسیقای عیرفانی و هەم ئەوەی کە گوێمان لە ئەم دەنگە عیرفانیەوە ئەبێت و سوپاسی هەریەک لە بەڕێزان جەلیل عەبدوڵڵا بەڕێزیان کاعود ئەژەنن و بەڕێز توانا ئەبوبەکر وەکو نەیژەن و هەروەها بەڕێز داستان عوسمان کە بەڕێزیشان دەف ئەژەنن لێرە لە لامان ئامادەی و سوپاسیان نەکەین ئەوەی کە ئەوانش لەگەڵمانە بن سڵاوێکی دووبارە لە بەڕێز زۆر سپاس دەنگت یەخوا هەر بمێنێ من هاوکارم تەرزەوە هەروەها بینەران کاتێکە گوێمان لە ئەم مناجاتەوە بوو بێگومان هەر یەکەمان کەشێکی تایبەتمان بۆ دروست ببوو جا ئەبێت لە سروتە ئاینیەکانە یان بەگشتی لە مۆسیقای عیرفانیە بە مناجاتیشەوە چه تایبەتمەندیەک هەبێت کە بەم شێوەیە کار بکاتە سەر دڵ
ئایا لە پاڵ تێکستەکەیە پێویستەکە تایبەتمەندیەکی دیکە هەبێت لەم مۆسیقای یان لە ئەو کەسەی کە سروتەکە ئەڵێتەوە ئەوەی کە ئەم کاریگەری دروست بکە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میرەبان زۆر سپاسی بێپەیانم بۆ جەنابتان و واروەها بۆ ستافی کەناڵی کوساتی بەڕێز و بۆ میوانداریە ئێمە سپاسی واروەها کاتەکەن زۆر دەستخۆشی لە برانی بەڕێز مەکەم مامۆسایانی بەڕێز کە هاوکارم بوو لەگەڵمە بۆ ئامادەکاری ئەمادەکان ئەوەی ڕاستی بێ هونەری ئیسلامی و هەروەها بابەتی مناجات و عیرفانیەت دیارە بناغێکی قۆڵی معریفی ئەوێت و هەروەها لە هەمان کاتە ئەو کەسە ئەوەی کە لەم بوارە ئیشەکات ئەبێ خۆی ڕنگدانەوەی هەبێت لە بابەتەکەیە چ جای ئەوەی کە بۆ نمونە ئەو کەسە کە بەهرەدار بێ خۆی کە بەهرەدار بێت و خۆی ببینێتەوە لەو کارە هونەریە جوانەیە بۆیە بە دڵنیاییەوە ئیشی هونەری عیرفانی وهروە مۆسیقای عیرفانی ئەتوانم بڵێم بناغەیەک و وەکو چۆن ئەڵێ داڕێژەرێکی دنیای معنەوی و دنیای میتافیزیک و دنیای ژیانە و لە هەمان کاتیشە ئەو کەسانی کە لەو بارە ئیشەکەن دیارە ئەبێت کەشێکی ڕۆحانی تایبەتیان هەبێت خۆیان لە مەجالەکەیە زۆر سەرکەوتوو بوون و هەروەها بەردەوام بە دوای ئەو بابەتانەیە بگەڕێن کە پەیوەندیان بە ئیشەکەی ئەوانەوە هەیە. مامۆستا شیروان ئەوەی کە هەیە پێش دەستپێکی پرۆگرام ئاماژەت بۆ کرد وتت هەر لە تەمەنی منداڵیەوە من ئەو حەز و خولیایە زیاتر با بڵێن گەشەی سەند و زیاتر پەرەدیاوە بەوەی کە بیتەنی و بواری مناجات و پەیوەستی کەیتەوە بە سرودی ئاینیەوە ئەمە وابەستە و تێڵکێشێکی زۆر جوانە. مامۆستا شیروان تۆ بۆ پێیکە لە تەمەنی منداڵیەوە هاتوویتە تەنە و ئەم بوارە و لەگەڵ چەندین کەسان ڕەنگە لە نێو بۆنە ئاینیەکانیشە زیاتر ڕنگدانەوەی هەبێت تا چەندە لەو بۆنە ئاینیانەیە بەشداریت کردووە یاخود تا چەندە گرنگی مناجات لەگەڵ سرودی ئاینی و بۆنە ئاینیەکانە گرنگە وابەستە بکرێت بەتایبەت لە ئێستاشەکە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانای. بەڵێ وەکو سەرەتا ئاماژەم پێکرد ئەو کەسی کە لەو بوارە ئیشەکات ئەبێت بناغەیەکی معریفی قۆڵی هەبێت لەسەر بابەتەکەی خۆی دوای ئەوەش شارەزایەکی تەواوی هەبێت لەو شعرانەی کە هەڵی ئەبژێرێت و هەروەها ژیانی ئەو کەسەش دەورە بینێت بۆ نمونە ئەو کەسە ئەبێت لە سەرەتاوە خولیای بابەتی ئاینی بوو بێت وەکو بۆ نمونە ئایا لە تەکیە و لە خانەقاکانە پەروەردەکرا بێت و هەروەها ژیانی لەگەڵ تەپڵ و دەف و زکر و مناجاتی دینیە دروست بوو بێت و هەروەها دوای ئەوەش ئەگەڕێتەوە سەر بەهرەداری ئەو کەسە و هەروەها هەوڵ و ماندووبوونی ئەو کەسە کە تا چەنە خۆی بەرەو پێشەوە بەرێت. دوای ئەوە وەکو وەگە خودی شخصی خۆم باسکەم من هەر لە سەرەتای مناڵیمەوە یعنی کە هاتوچۆی مزگەوتم کردووە ئیتر بە سەرەتای بانگوتن ببێت بانگبێژی ببێت قورئان خوێندن ببێت و هەروەها دەرس خوێندنی حجرە ببێ علومی ئیسلامی ببێت موزوعەکانی بۆی کە پەیوەندی بە ئیشەکەی منەوە هەیە بەلاغەیە علمی عروضە و هەروەها منطقە نحو صرفە بابەتی علومی ئیسلامیە ئەوانی کە شارەزایان هەبێت لەسەر بابەتەکە. دوای ئەوەش ئەو کەسە بەڕاستی ئەبێت یعنی خۆی یەکلایی بکاتەوە تەنها ئەوە نەبێت وەکو چۆنەڵی بۆ ڕووکەش بێت ڕووکەش بێت یعنی هونەرەکەی تیان مەوجود بێت و یعنی میلەتەکەی بۆ نمونە ئەگەر میلەتێکی مسلمان بێت وا خۆی پێنیشان بە ئەم کەسێکی زۆر عارف و هونەرێکی ئیسلامی جوان پێشکەشەکە ئەبێت سەرەتا ئەو شعرە ئەو ئاوازە خۆی لە ناخی خۆیان ڕنگ باتەوە و هەروەها تەئسیل لە خۆی بکات بەتە ژیانێکی عارفانەشی بەڵە بەتەکید یعنی بەدەلەوە یعنی ئەساسێکی عیبادەت و تەقواییشی هەبێت یعنی بۆ نمونە زیاتر ئەوەی ئێمە پەیوەندی هەیە بە طریقەتەکانەوە طریقەتی تەسەوف و نەقشبەندی و قادری ومانە بەڵام
نەکشتەکە بۆ دنیایی بێت بۆ هەروەها بۆ بەدەزێنانی مادە بێت لێراگە مجامبەلە بۆ خۆم نەکەم ینی من بێجگەل بە مناڵی هەر خۆم لەناو ئەهلی تەسەوف و نەقشبەندەکانە شێخانی بیارە و حەزەری شێخ عوسمانی بیارەیە هەم مەداح بووم هەم قورئان خوێنیان بووم لە مناڵیەوە ئیتر لەناو ئەو جە و کەش و هەوایە پەروەردە بووم بەڵام ئەگەر خوا نەخواستە تۆ لەم ئیشەیە هەموو غەمێکی ترێ هەبێ ینی مەبەستە شتێکی دنیایی بێ یان مەبەستە ئەوە بێ کە خۆت بناسێنی لەسەر و مەوزوعایە بۆ مادە بێ ئەوە قەناعەتم وایە تیای سەرکەوتوو نابیت لەگەڵ هەروەهاتی من باسیەوە کەم تەرزە کە پێم بێمە داوای تۆشە کە لەگەڵ ئەو تەجوانانە با گوێشمان لە ئێستا مناجاتێکی دیکە بێت و بەردەوامیشە بێن لە گفتگۆکانمان چاوانت خۆش نگاران از تو بیمارم نگاران از تو بیمارم مست و بیمارم وەکوو پەروانە سوتاوم بە نووری شەمعی ڕوخسارە بە شەو مەجنون بێدارم بەیانی زوفی وەلەیڵ خەیاڵی خەیاڵی ڕۆن بەڕۆژێ
للشمس رخصار لشوقي عرز الشمس قمر حيران شرمندان لجاويت خجالت بارا لجاويت خجالت بارا دەنگت هەمیشە دەنگت هەر خۆش بێ بەڕاستی وەها هەمومانی تێکەڵ کردبوو ڕاستە کە پێم وابێت تۆزێک بەڕاستی لە ژیانی خۆمان دوور کەوتبوونەوە لە کەشێکی زۆر زۆر تایبەت بووین سپاس بۆ تۆ دووبارە مامۆستا شیروان جا لەوانەیە هەندێک لەو تێکستیان شێعرانەی کە بەکارەهێنرێت بۆ سروداینیەکان بۆ مناجاتەکان کەسانێکی دیکە بۆ نمونە لە بواری گۆرانیا هەر سووری لێ ببینن چۆن ئەکرێت لە مناجاتە تۆ وا بکەیت کە کەسێک کە گوێی لێ ئەگرێت بێ ئەوەی کە بزانە بۆ نمونە بەڕێزت لە بوارەکەی ئەو کەشەی تیا دروست بێت کە هەست بکات ئەمە عشقێکی ئاسمانیە نەک عشقێکی زەوی ئەو کەسێک کە با بڵێن شیعرەکە یان وتەکانی بۆ ئەوترێت بەڵێ بە دڵنیاییەوە خۆی ئەکەوێتە سەر توانا و بەهرەداری ئەو کەسەی کە ئەدای ئەم بابەتە هونەری عیرفانیان ناکات ئەو کەسە ئەگەر لە معنای شعرەکە بگات معنای شعر چییە بۆ نمونە تۆ بێ ئاگاد لەوە بێ شاعیر داوای چی ئەکات شاعیر ئەو تەسیراتی لەسەرەتی چی وای کردو ئەم شعرە بنووسێت ئەبێ ئاگاو لەو خەیاڵە بێت بۆ نمونە ئاگاو لەو فکرە بێت ئاگاو لەو ڕەمزانە بێت کە و بەکاریە ناوە ئاگاو لەو زمانە بێت کە و شعری پێنووسیوە ڕاست یعنی بەڕاستی ئەگەر بمانەوێ وڵاتەکەمان بەرەو پێشەوە بەرین و شارە خۆشەویستەکەمان جوان بکەین و ئاوادانی بکەینەوە یا شتێکی کارێکی هونەری عیرفانی جوان بکەین بەڕاستی ئەبێت هەموو کون و خۆشبنێکی ئەم بابەتانە بگەڕێن و بزانین چییە و چی تایە و داوای چیەکە و بۆی ئیشەکەمان بەکەم و کوڕی بەڕێ نەکەین و هەروە لە بەردەم مێژوشە بەرپرسیان نەبین بەڵام ئیتر ئەمڕۆوەکو پێم وتن یعنی هەندێک کەس خۆی لەو مەجالەیە دروست دەکات ئەسڵا هەر نازانێت شعر چییە هەر نازانێت مەقام چییە نازانێت مانای مناجات چییە واتە کەسێکە لە بواری مۆسیقای عیرفانی ئیشی کرد بە مامۆستا ئاگاداری بۆ نمونە مەقام و دەستگاکانی مۆسیقا بەتەئکید ئەنجا دوای ئەوەش لە هەمان کاتە ئێمە بمانێ و نەمانێت دراوسی دوو دەوڵەتی ئیسلامین وەنیە ئەمانی کە دەوڵەتی ئیسلامی مەبنای هونەرەکەیان واز لە هونەری مۆدرنە بێنەوە ئەمانە بەڵام مەبنای هونەرەکەیان ئەساسەکەیان لەسەر
ئیسلامی پەروەردەکراوە بەڵام ئیتر تۆ ئەبێ ئاگاد لە هەردوو لە چوار دەوری خۆت بێ هەم مۆسیقای عەرەبی بۆ هونەری ئاینی هەم مۆسیقای فارسی هەم مۆسیقای تورکیش زۆر باشە بەڵام تارێکی بە شێوازی ئادای کردووە هێنا مەقامی شەرقەکان هەر یەک مەقامە ڕاستە مامۆستا شیروان ئەوەی کە هەیە پێش ئەوی بچینە لای مناجاتەکە پرسیاری ئەوم لێ کردی وەڵامەکەیم دەست نەکەوت پێم خۆشە ئێستا وەڵامەکەیم دەستکەوێت تۆ تا چەندە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئێستا ئێمە لە مانگە پیرۆزیین هەوڵت دیاوە لە بۆنە ئاینیەکانە ئەو بۆنە تایبەتیانەی کە پەیوەستە بە ئاینی پیرۆزی ئیسلام و مانگی ڕەمەزانی پیرۆز هەوڵت دیاوە بەشداربی لەو بۆنە ئاینیانە تا چەندە کارت کردو تا چەندە تێڵکێشی و وابەستەیەکی جوانت کردووە لەگەڵ سرودە ئاینیەکانە کە ئێستا لە زۆرێک لە جێگاکانە لە نێو مزگەوتەکانە خود لە زۆرێک لە جێگاکانە ئەم بۆنانە بەرز ڕائەگیرێ بۆ نەمەول و خوێندنمان هەیە تا چەندە مناجاتت تێکەڵی ئەوانە کردووە کە بتوانی سرودە ئاینیەکەش بە شێوازێکی زۆر جوان وابەستەی بکەی خۆی ئەڵێ لە دنیاە هەموو شتێک زڵدێکی هەیە ناحەزێکی وایە بەڵام عرب قسەیەکی جوانیان هەیە ئەڵێ المەرء عەدوٌ من جەهیل ئینسان دوژمنی و شتێکە نایزانێ تۆ دەست ناو بابەتەکە و بزانە چییە دراسی بکە ئەنجا لە دوورەوە قسە مەکە لە دوورەوە تیر و تواز ما ئاوێژە سە هونەرەکە یعنی مۆسیقا بە شتێکی تاریکستانی مەشوب هێنە هونەر بە هەمان شێوە شعر بە هەمان شێوە تێگەی بەڵام من ئامۆژگاریەکم هەیە ینی بۆ کەسانی کەوا بیرەکەنەوە دنیا لەسەر ئەساسی مۆسیقا دروست بووە ڕیتمە دروستبوونی ئینسانیش زیاد و کەمی نایە مۆسیقا چییە؟ عیلمە عەقڵە یاسایە تێگەی بەڵام من ئەوە ڕاستی بێمە سەر باسی مۆزوعەکە یعنی ئەمڕۆ وای لێ هاتووە حەزم تۆزە بە ئیشی ڕێک و پێکە یعنی حەزم بە هەموو ئیعلامێک نییە حەزم بە هەموو ڕاگەاندنێک نییە بەڕاستی یعنی ئیشەکەم بۆ سەقەتکەن یعنی لە ڕۆحیەتی من نەگەن و هەروە لە شعرەکانی من نەگەن لە ئاوازەکەی من نەگەن لەبەرەوە تۆزێ خۆم دوورە پەرێزەگرم لە ئیعلام ئەگەر بمەوێ بەرنامەیەک بکەم کۆتایی بەرنامەکە لای خۆم نەبینم یعنی بەشداری ناکەم لە بەرنامەکەیە و هەروە ناچم بۆ کەناڵێکیش بەڕاستی بەنام پێ بڕکاتەوە باشە من مەبەستم لە بۆنە ئاینیەکانە کە لە زۆرێک لە جێگاکانە ئیسا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە مەولوع خوێندێت یاخود لە نێو مزگەوتەکانە لەوانەشە بەشداری ناکەیت ئێمە وەکو عەزم کردی بەداخەوە ئینسان لە دوورەوە قساکە نازانێت دراسی مۆزوعەکەی نەکردو نازانێت چی هونەری عیرفانی چییە هەل لە خۆیەوە فتووە ئایا لەسەری هەل لە خۆی قسەی تێناگا لە مۆزوعەکە بابەتێکی زۆر جوانی بابەتێکی قوڵیشە یعنی ئەسڵەن ئێمە وەکو میلەت و هەموو میلەتانی دنیای مسڵمان یعنی تۆ زۆر سوود لەم هونەرە ئەبینیت هونەری عیرفانی تێگەی زۆر شتی جوانی تایە بەڵام ئێمە بەداخەوە یعنی ئەو نە گۆشەگیر و تەسک و تونڕەوانە بینەکەینەوە فقط بەس خۆمانە بینین لە دنیادا لەم جیهانە پانوبەرین و گەورەیە بەس خۆمانە بینین کە ئەوە بیکردنێکی زۆر سەقەتە زۆر غەڵەتە زۆر باشە شیروان کەواتە بۆ گوێرە سەحەریان درێژە بە گفتوگۆکانمانەیە کۆمەڵێک پرسیاری تریشمانە بێت بەڵام ئێستا پێمان خۆشە ئێمە بینەرانی خۆشەویستیش گوێمان لە مناجاتێکی دیکە بێت فەرموون خدا بۆچی منی بێچارە
خدا بۆچی منی بێچارە دەرد و بەڵا ناکەی ئیلاهی بۆچی دەردی من بەڕەحمی خۆت دەوا ناکەی ئیلاهی بۆچی دەردی من بەڕەحمی خۆت دەوا ناکەی شەوێت تا بەرەبەیان داواکارم لە دەرگای تۆ شەوێت تا بەرەبەیان داواکارم لە دەرگای تۆ یەنە لەبەرچی من بەخەسانم شەوێکی ئەشنا ناکەی ئەمەن 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 ئەگەرچی زۆر گونەبار و زەلیلم ئەگەرچی زۆر گونەبار و زەلیلم ئەمما تۆ یا ڕەب کەریمی ئەمما تۆ یا ڕەب کەریمی بۆ جەزام لێ ناسێنی کاری وا ناکەی قوربانی ناوە چەند خۆشە قوربانی ناوە چەند خۆشە عارەقێک بۆ نێوانم عارەقێک بۆ نێوانم شەو
عزناك سنة وصورت بك عزناك سنة وصورت كشفناك سيري سيرت كشفناك سيري سيرت قرباني ناوي ناوي شوش قرباني ناوي ناوي شوش عارق قلوبنا ونوشا عارق قلوبنا ونوشا زۆر سپاس یە خۆ دەست و پەنجەتان خۆش بێ بەخێراتن ئێوەش ئەوەی لەلامان ئامادە بوون ئەمڕۆ ئەمڕۆمان دوومان کردن بەخێراتن ستافی موزیسیان مامۆستا شیروانیش بەخێراتی بە دەنگە خۆشەکەت ئومێد دەکەین هەمیشە لەم بواری خۆتا بمێنیتەوە و زیاتر گرنگیشی پێبێت و کەسانی تریش بێنە نێو ئەزمون و کارەکەی بەڕێستەوە بەخێراتی دووبارە